نزیکەی ساڵێکە کۆبوونەوە پێنجقۆڵیەکانی نێوان لایەنە سیاسیەکان کۆتاییان هاتووە و هێزە سەرەکیەکان پێکەوە کۆبوونەوەی پێنجقۆڵیان نەکردووە. هەرچەندە هەوڵ و پێشنیاز و نێوەندگیری لایەنەکان هەبووە، بەڵام نەیتوانی پێنج لایەنەکە کۆبکاتەوە. ئێستا لەبری لایەنەکان ڕێکخراوەکان دەیانەوێت ڕۆڵی نێوەندگیری بگێڕن و پێنج لایەنەکە کۆبکەنەوە کە پێشتر هەوڵی لەو جۆرە هەبووە. ئەو دیبەیتە بۆ بڵێندیدارێکە بۆ ئەو پێنج لایەنە لە هەرێمی کوردستان. ئێمە پێشتر بۆ ئاشتی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها وەکو دەستپێشخێرەکانی بەڕێز ئەمینداری گشتی چەند هەوڵی لە بەرچاوی کامێرە و لە دوور لە چاوی کامێرەش هەوڵی خۆمان زۆر راوە، سبەی نێش تەئکید لەسەر ئەو هەوڵانەی خۆمانەکەینەوە. پارتی و گۆڕان کە ململانەیەکی توندی سیاسی لە نێوانیاندا هەیە، بانگێشت کراون بەشداری لەو دیبەیتەدا بکەن کە ڕێکخراوەکانی ئاشتی لە هەڵەبجە بانگێشتی کردوون و هەردوو لا ژامادەیان دەربڕیوە بەشداری بکەن. برادرانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی و برایانی یەکگرتو و کۆمەڵیش دێن، ئێمەش دەچین بۆ ئەوێ هەر یەکە قسەی خۆمانەکەین، بەڵکو بە هەموو لایەک بتوانین چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە چەق بە سوێ هەرێمی کوردستان بدۆزینەوە. دیبەیتی پێنج لایەنەکە لەلایەن ڕێکخراوەکانەوە بۆ ئەوەیە هەر لایەنەوە هەڵوێست و تێڕوانینی خۆی بۆ ئاشتەوایی سیاسی ڕوون بکاتەوە و هەوڵەکانی خۆیان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بخەنەگەڕ. ئەوش کە پەیوەندی بە قسەی کۆمەڵی ئیسلامی و بە قسەی خۆمان لەوەیەکەین بەیانی و ئومێدمان وایە ئەمە هەوڵێکی باش بێ و سەرەتایەک بێ بۆەوەی کە گفتوگوی جددی لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بە ئاڕاستەی چارەسەرکردنی قەیرانەکە. لەسەر ئەنجامدانی دیبەیتەکە مەنزەر عەلی سەرۆکی ئەنجومەنی ڕێکخراوەکانی هەڵەبجە بە NRT ڕاگەیاند داوایان لە حیزبەکان کردووە لە ئاستی مەکتەبی سیاسی نوێنەر بنێرن. لە وەڵامدا مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی پێی وتون یان خۆی یان ئەندامێکی مەکتەبی سیاسی دەنێرن، پارتیش پێوتون کە ئەندامێکی مەکتەبی سیاسی دەنێرن. لە ماوەی ڕابردوودا تەواوی هەوڵ و پێشنیارەکان بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان سەرکەوتوو نەبوون. لە ئێستادا ڕێکخراوەکان دەیانەوێت حیزبە سەرەکیەکانی هەرێم لە شوێنێکدا کۆبکەنەوە و باسی ئاشتی و چارەسەرکردنی قەیرانەکان پێکەوە بکەن. کارزان تارق NRT سلێمانی.